موچەخۆران بەدەست نەبوونی موچەوە دەناڵێن و کاسبکاران بێبازاری تەواو وەڕزی کردوون بەهۆی برسێتی و نەبوونیەوە. چەند هاوڵاتیەک تا ئێستا خۆیان کوشتووە. توشبوانی کۆرۆنا لە پایتەخت بەهۆی نەبوونی ئۆکسجینەوە گیان لەدەست دەدەن کەچی بەرپرسان ئامادەی خۆیان بۆ هاوکاری لوبنان دەردەبڕن. ئەمە وێنەیەکە لە بارودۆخی هەرێمی کوردستان بەدەست حکومڕانێکی گەندەڵ و نابەرپرسیار هاوڵاتیان سەریان لە دووڕووی بەرپرسانی هەرێم سوورماوە و دەڵێن هاوڵاتیان لە دەست نەبوونی و بێموچەیی دەمرن و بەرپرسانیش خەمی لوبنانیانە. کەچی ئەو درۆزنە سیاسیانە دێن لە شاشەی تەلەڤیزیۆنەکانەوە ینی جۆرێک لە ڕووپامایی و درۆ و نیفاقی سیاسی دەکەن دەڵێن ئێمە هاوکاری وڵاتانی وڵاتێکی زیان لێکەوتی وەکو لوبنان دەکەن. باشە تۆ کە هاوڵاتەکەی خۆتسکی دەگوشێ لە برسان ئەو هەموو کارەسات و قەیرانە لە وڵاتی تودا هەیە ڕۆژانە بەهۆی نەبوونی ئۆکسجین و پێداویستی هاوڵاتی لە نەخۆشخانەکان گیان دەسپێرێ. هاوڵاتیانە تووشی ئەو هەموو قەیران و دەردەسەریە کردووە. ئەو درۆ سیاسیانە چێ دەیکەی دەی لەسەر شاشەی تەلەڤیزیۆن. ئەوانە لە ڕاستیدا هیچ متمانەیەشان لای هاوڵاتی نەما چونکە هاوڵاتی دەزانێت کە ئەوانە بێزگە لە درۆزنێکی سیاسی هیچی ترنین خەریکی بازرگانین و خەڵک چاواشە دەکەن. هاوڵاتی بەڕاستی هیچ متمانەی بە پرسانی وڵاتی نەماوە چونکە شتەکە دیارانیێت و لە ناو خۆتدا وێران بێ موچەنە بێ کەرتی تەندروستی چۆنە لەو لاش بڵێ یارمەتی وڵاتی لوبنان دەدەم لە کارەساتی ئادا ئەنی بەڕاستیەوە خەڵک هەموو دەزانێەوە نیفاقیشی سیاسیە دەیکەن و دەنا هیچ شتێکی ڕاستی تێدانە. ینیەوە بەڵگەی لەسەرەوەی کە هیچ پلانێک نیە لە وڵاتیدا تەنها ئەوە بۆ دەرخستنی ڕووی خوانە لە دەرێ علەساس وڵاتێکە هیچ لە گۆڕێنیە وڵاتێکە و شامی شەریفە بەڵام لە ناخی خۆیدا لە ناوێدا هەمووی وێرانە. ئەبێ بە نمونەیەکی خراپ بۆ ڕێبین هەردی نووسەر و ڕۆژنامەنووس لە بەرنامەی ئەمڕۆی کەناڵی ئاسمانی پێیامدا ئەو هەڵوێستەی بەرپرسانی هەرێمی با نوکتە ناوبردووتی باسکردنی هاوکاری لوبنان لەلایەن بەرپرسانی هەرێم درۆیەکی ڕاگەیاندنە و نیفاقی سیاسیە. یەکێکە لە نوکتە سیاسیەکانەوە خۆ ئێمە لە ناو دۆخی خۆمانە نەخۆشمانەیە لە بەر نەبوونی ئۆکسجین ئەمرێت هیچ پێداویستیەکی پزیشکی لەم دۆخی کۆرۆنایە نیە ناتوانن موچەی خەڵک بن کەچی لەو لاوەدا ئەو ڕاگەن نەتوانن هاوکاری لوبنان بکەن کە ئەوەی ئەو تەقینەوەی باسەکرێت زیاتر لە 4 ملیار دۆلار ڕەنگە زەرەری یابێت جگە لەو هەموو کوشتاروینە. ئێمە ناتوانین فریای خەستەخانەکانی خۆمان بکەین ئەم درۆی ئەعلامیە کە تەنها درۆی ئەعلامین و شۆی ئەعلامین بەحسا بۆ جوانکردنی ڕووی خۆیانە و پیشانانی ڕوویەکی ئینسانی خۆیانە بە جیهانی دەرەوە وێنەی خۆیان لای خەڵکی خۆمان بۆیان مهم نەماوە کاک حەکیم چونکە ئەزانن یعنی خۆیان ئەزانین وێنەی خۆیان لە ناو خەڵکی چۆنە ئەزانن پێشم وایە دەستیان لێشتووە ئەوەی کە گرێویشی لەسەرەکەن و هەستیشەکەن پێی ئێبێنەوە ئەو وێنەیە کە لە دەرەوە هەیەە وانەیە وێنەیە پارێزن وەکو هێزێکی ئینسانی دیموکراتی ئەم وێنەیە بپارێزن و بەشێکی زۆری مانەوەشیان پەیوەندی بە دەرەوەیە بەڕاستی. هەڵوێستی دژبەیەک و پێچەوانە یەکێکە لە سیما دیارەکانی حکومڕانی کوردستان لە ماوەی ڕابردووشدا بەرپرسانی هەرێم لە کاتێکدا خۆیان بەڕۆژ گول لە بارانی خۆپیشاندەرانیان دەکرد و بە شەویش چالاکوانانیان ڕەش بگیر دەکرد و داواشیان لە بەرپرسانی عێراق دەکرد کە گیانی خۆپیشاندەران بپارێزن و توند و تیژی ئەنجام نەدەن. هاوکات ئیدانی کوشتنی ڕۆژنامەنووسانیان دەکرد لە کاتێکدا لە ژێر سایە و دەسەڵاتی خۆیاندا بە ڕۆژی ڕووناک و بە ئاشکرا سەردەش عوسمانیان لەسەر چەند نووسین و وتارێکی لە بەردەم زانکۆی سەلاحەدین لە هەولێری پایتەخت ڕفێندرا و دوای 24 کاتژمێر تەرمەکەی لە موسڵ دۆزرایەوە. ئەمە جگا لە سۆرانی مامەحەمە و کاوە گەرمیانی و وێداد حسێن کە سەرجەمیان ڕۆژنامەنووسی تیرۆرکراوی ژێردەسەڵاتی خۆماڵی هەرێمی کوردستانن. هەڵوێستا دوڕوویەکانی بەرپرسانی هەرێم ئەو پەندە کوردیە هەڵدەگرێت کە دەڵێت ئەگەر کەچەڵ تیمارکەر بووایە تیماری سەری خۆی دەکرد. لا دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناز ئەرسەلان کەناڵی ئاسمانی پەیام.